یەکێتیە کرێکاریەکان و حیزبە کۆمونیستەکان و ئازادی خوازان بە یەک دەنگ ڕاوەستان لە پاڵ خرۆشانی جەماوەری ئێراندا. خرۆشانێکی جەماوەری گەورە لە ئێراندا کە بە ناڕەزایەتیەکانی ژنان لە ناوچەکە و جیهاندا دەناسرێت بە دژی هارترین ڕژێم کە جمهوری ئیسلامی ئێرانە لە کاتێکدا لەگەڵ سەرکوتێکی وەحشیانەی ئەو ڕژێمە دواکەوتووە دژی کرێکار و دژی ژن و مەدەنیەتەی کۆمەڵگە ڕوبەڕووە، بەڵام 50 ڕۆژی ناڕەزایەتی تێپەڕاند و بە ئیرادەیەکی شوڕجێڕانە و ئازایانەی سەراسەری خەڵکی ئێرانەوە و ڕۆژانە ناوچە جیاوازەکانی ئێران دەنگی ناڕەزایەتی دەردەبرن و پەیوەست دەبن بەو خرۆشانە جەماوەریە و نادەڵێن بۆ دکتاتۆر و خامەنەیی، نا بۆ سەرکوت دەڵێن چ دەسەڵاتی شابێت یان مەلا. ژن ژیان ئازادی و بەڵێ بۆ ئازادی و ئازادی دەڵێنەوە. ئەم بزوتنەوە ناڕەزایەتیە ئەگەرچی هێشتا لە سەرەتادایە و چینی کرێکار وەک هێزی پایەی شۆڕش بۆ ئاڵوگۆڕی ڕیشەیی نەهاتۆتە مەیدانەوە کە ئاخرین گورزی ڕوخان لە ڕژێمی ئیسلامی دەدەن، بەڵام ئەم هێزەی ئێستا لە مەیداندایە ترسی نەک خستۆتە بەردەم دەسەڵاتی هاری ڕژێمی ئیسلامی لە ئێران، بەڵکو ترسی خستۆتە دڵی سەرجەم کۆنەپەرستی لە دنیادا. پێنجی نۆڤەمبەر دەورەیەکی نوێ بوو لە هاتنە مەیدانی بە کۆمەڵی ژمارەیەکی بەرچاو لە بەشداری نوێنەرانی یەکێتیە کرێکاریەکان و حیزبە کۆمونیستەکانی بەریتانیا، ئێران، کوردستان و عێراق، خەڵکانی ئازادی خواز بە ئاڵای سوور و قسە و باس و پەیامدانی دروشمی دژی ڕژێمی جمهوری ئیسلامی ئێران و هەروەها ژمارەیەک ئەندام پەرلەمان پەیامیان هەبوو و وەستانیان لە پاڵ خرۆشانی شۆڕژێڕانەی خەڵکی ئێراندا. خرۆشانێک کە هەموو دەسەڵاتی ڕژێم و مەلاکانی ئێرانی هێناوەتە ترس و لەرزین کە لە تەمەنی 43 ساڵی ڕابردوودا ئەم ڕژێمەهارە ئیسلامیەی سەرمایەداری کە بە ڕژێمی زیندان و ئیعدام بەناوبانگە بەخۆیەوە نەبینیوە. هەنگاوێک کە لە بەریتانیا دەستی پێکرد لە پشتگیری ڕاستەوخۆی نوێنەرانی یەکێتیە کرێکاریەکان و لە پاڵ یەکداوەستانی کۆمونیستەکان و ئازادی خوازان و چەندین ئەندام، دڵە گەورەکەی ئەم خرۆشانە جەماوەریە بوو کە ڕاستەوخۆ هەموو دەسەڵاتی گەندەڵی عەمامە بەسەرە ئیسلامیەکانی ئێرانی خستۆتە بەردەم نەفرەتی جیهانی مەدەنی و ئازادی خواز و کۆمونیستیەوە. ئایندەیەکی ڕۆشنتر پشتگیری لێ دەکات بۆ خەڵکی کرێکار و کەم دەرامەت و ژنان و لاوانی ئێران. ئەمە دەرسێکی گەورەیە بۆ بزوتنەوەی کۆمونیستی و کرێکاری لە ئێران و لە دنیادا و نمایشێکی گەورەی چینایەتی دەخاتە بەردەست. لەگەڵ چینی کرێکار و ئەو خرۆشانەی ئێستا لە ئێراندا لە بەرامبەر هێزگەرێکی کۆنەپەرستی پاشایەتی و ناسیۆنالیستی کە ئەمریکا و هاوپەیمانەکانی گەورەیان دەکەن. لەگەڵمان بن لەمڕۆوە لە بەریتانیا و هاوکات لە ئەڵمانیا و سویدیش هەنگاوێکی گرنگ نراوە. بەرەبەیانی ڕۆژی شەممە 5 نۆڤەمبەر ناوەندی شاری لەندەن ترافالگەر سکوێر بۆ پشتیوانی خرۆشانی جەماوەری ژنانەی ئێران ڕەنگی سووری پۆشی بوو. کۆمونیستەکان و ئازادی خوازان بە یەک دەنگ
نەخێر و ڕوخان بۆ جمهوری ئیسلامی و بژی ئازادی و دەسەڵاتی شوراییان دەوتەوە. لەگەڵمان بن بۆ بینینی بەشداری ژمارەیەک لە نوێنەرانی یەکێتیە کرێکاریەکان لەم خۆپیشاندانەی لەندەندا کە لە قسەکانیاندا دەنجی ناڕەزایەتیان بە دژی ڕژێمی جمهوری ئیسلامی دەربڕی و وەستانیان لە پاڵ خواستەکان و ناڕەزایەتیەکانی ژنان و خەڵکی ئێران و کرێکاران و مامۆستایاندا. The struggle for freedom and are working to bring the information to the labour movement here in Britain and the International Transport Workers Federation about the struggle for freedom of Iranian trade unionists. So our message to you today is the struggle for freedom, the struggle for workers' rights is a global struggle. It's a struggle that workers have to wage in every country against their own ruling class, and we're here today in this square because we're fighting for pay conditions for workers in Britain, and we know that workers in Tehran are fighting the same battle in Tehran against their ruling class. So we want to bring a message of solidarity to workers in Iran. To see hundreds and thousands of young women demonstrating on the streets of Iran for human freedom, for dignity and for women's rights and women's liberation. We're here to express our solidarity with you. What a wonderful time it is we're living through. We want to do everything we can to help the British Labour movement make solidarity with workers and women in Iran. And we want to bring solidarity from the British trade union movement and call on the British trade union movement to stand with Iranian women and stand with Iranian workers for their rights against the Islamic regime. We're here from Lambeth Unison. We are here to say solidarity with your struggle, with the fight for women's rights in Iran and everywhere, as well as the fight for workers' rights, for trade union rights, for democratic rights, and to build a world all together across the world of no more oppression, no more pain, no more suffering, and a world in which we can all be free and equal. Solidarity. I just want to come briefly and say solidarity. We're fighting over pay and pensions in the University College here. All our struggles here are linked, and we hope you win your battles. Yeah? Solidarity, folks. هەر ئەمڕۆ لە کۆبوونەوەی هەزاران کەسی ترافالگەر سکوێردا لە یەکێتیە کرێکاریەکان و چەپ و کۆمونیستەکان بە دژی سیاسەتی گرانی و خراپی هەلومرجی خەڵکی بەریتانیا جۆن ماکدۆنێل ئەندام پەرلەمانی بەریتانیا و یەکێک لە ڕابەرانی پێشووی حیزبی کرێکاران و باڵی چەپی ئەو حیزبە سەرەتای قسەکانی بە پشتگیری بۆ ناڕەزایەتیەکانی ژنانی ئێران دەست پێ دەکات و بە دژی دەسەڵاتی سەرکوت و دیکتاتۆری جمهوری ئیسلامی ئێران درێژە بە قسەکانی دەدات. The MP for Hayes and Harlington, it's John McDonnell. Let me first of all, before I speak, I want to send solidarity to the courageous women in Iran who are fighting for their freedom. And I want to send solidarity because there are 14 million people in this country living in poverty. هاوکات هەر لەم ڕۆژەدا جێرمی کۆربن ئەندامی پەرلەمان و سکرتێری پێشووی حیزبی کرێکارانی بەریتانیا و ڕابەری چەپی ناو ئەو حیزبە لە ناو ئەو کۆبوونەوە جەماوەریەدا کە چاوپێکەوتنی لەگەڵ دەکرێت هاوپشتی خۆی بۆ خرۆشانی جەماوەری ئێران و
ژنان دەردەبڕێت و دژی سەرکوت و کوشتارەکانی جمهوری ئیسلامی ئێران قسە دەکات. Trade agreement we have to ensure those human rights are respected. Women in Iran have been disgracefully and disgustingly treated, and the demonstrations in Iran are a sign of the Iranian people wanting their peace, their justice and their social justice as well. Thank you all for coming along today. Your struggle and thanks for your solidarity. Thank you everyone. ئێستاش لەگەڵمان بن بۆ هەندێک لە وێنەی خۆپیشاندانەکانی کۆمونیستەکان و ئازادی خوازان لە ئەڵمانیا و سوید هەر لەم ڕۆژەدا بە دەنگی بەرز و بە ئاڵای سوورەوە وەستان لە پاڵ ئەو خڕۆشانە جەماوەریە کە وێنەی چەندین دەی ڕابردوو لە ئێراندا.